سڵاو بەیانیتان باش بەو هیوایی کە بەیانێکی پڕ لە جوانی پڕ لە خۆشی و پڕ لە شادیتان دەست پێ کرد بێت. ڕۆژ باشی کوردستان 24ش ئامانجی ئەوەیەکە ڕۆژەکەتان وا لێ بکات، ڕۆژێ بێ پڕ لە زانیاری، پڕ لە خۆشی، پڕ لە شادی و پڕ لە بابەتی بەسوود. وا هەندێک جاریش بابەتێک هەن زۆر بەسوودن لەگەڵەوەشە کۆمەڵایەتیە بۆی کە تۆ بزانی ئەرک و مافی تۆ چییە لە ناو کۆمەڵگا. ئەمڕۆ تەوەری سەرەکی بەرنامەکەمان سەبارەت بە تاوانە ئەلکترۆنیەکانە. بێگومان ئەوە هەمومان باش دەزانین کە یاسا بۆچی ڕێک دەخرێت بۆ ئەوەی کە ڕێخستنێک لە نێوان تاک و دەوڵەت و دەوڵەتە بێت. ئەمڕۆ باسی کێشەیەک دەکەین کە جاری وایە لە نێوان تاک و تاکێک ڕۆدات و دەبێت تاک لەگەڵ دەوڵەتە بزانین چی ئاسایەکی ڕێخستووە و چۆن پارێزگاری لە مافخراو دەکات لە یاسا ئەلکترۆنیەکان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دوو میوانما دەبێت هەردووکیان لە پسپۆڕایەتی خۆیان وەڵام دەرەبن. یەکێکیان لە ڕووی یاسایی و پۆلیسەوە بزانین بە چ شێوەیەکە، یەکێکی دریشان وەکو چالاکوان. چالاکوانەکەمان بۆچی لێرێ؟ بۆی کە بزانین ئەم بابەتە زیاتر ڕوبەڕووی ژنان دەبێتەوە. لەبەر ئەوە ئێمە ئەم تەوەرمان هەڵبژاردووە چونکە ئەم چەند ڕۆژێش کە ئاگادار بوون کێشێکی لەو بابەتە ڕوویدا تۆیە زیاتر قۆڵ ئەبینەوە تێیدا. وەسەرەتاش بە کورتەیەک لە هەواڵە سیاسەکان دەست پێ دەکەم، دواتر دەگەڕێنەوە ناوەڕۆک و تەوەر بە تەوەر لەگەڵتانە دەبم و پێشکەشکردن دەکەم. سەرۆکی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت ئەزمموی چەندین ساڵ خەباتی پێشمەرگایەتی سەرۆک مەسعود بارزانی هێرشی داعشی لەسەر زەوی ڕاگرت. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە ماوەیەدا ئاژانسی هەواڵی فەرمی لە ئێران لا ڕێگەی بەرهەمهێنانی دوو فیلمەوە لەسەر هەولێر و پێشمەرگە و شەڕی داعش هەوڵی داوە ڕاستیەکان بشێوێنێت و سوکایەتی بە پێشمەرگە و سەرکردایەتی هەرێمی کوردستان بکات و خۆڕاگری خەڵکی کوردستان بشارێتەوە. ڕاشی گەیاندەوە ئاژانسا فەرمیە لە کۆماری ئیسلامی ئێران بەو کاری هەڵدەدات زیان بە پەیوەندیەکان و دۆستایەتی نێوانمان بگەێنێت. جەختیش دەکاتەوە ئەزمموی چەندین ساڵ خەباتی پێشمەرگایەتی سەرۆک مەسعود بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بوو کە داعشی لەسەر زەوی ڕاگرت. ئەندامێکی شاندی دانوستانکاری هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت گەشتبینین با ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا. عەبدولحەکیم خەسرە و ئەندامی شاندی دانوستانکاری هەرێمی کوردستان لە بەغدا و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون بە کوردستان 24 ڕاگەاند بە پێی ئەو هەڵوێستانی ئێستا ئێمە لە بەغدا دەیبینین گەشتبینین بە ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا چونکە واژۆکردنی ئەو ڕێکەوتنە لە بەرژەوەندی عێراقیشە و بەو پێی پابەند دەبێت بە ئەرکە یاسایی و دەستوریەکانی بەرامبەر هەرێمی کوردستان. ئاماژەی بۆ ئەوەش کرد گفتوگۆ و دانوستانەکان لەبارەی کێشەکان و بودجە بەردەوام دەبێت. مانگی داهاتوو زیاتر لە ملیۆنێک ڤاکسین دەگاتە عێراق. حەسەن خەڵاتی ئەندامی لێژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی عێراق ڕایگەاند وەزارەتی تەندروستی عێراق ڕێکەوتنی بۆ کڕینی 8 ملیۆن ڤاکسینی دژە کۆرۆنا کردووە و پارەکەی دابین کراوە. ڕاشی گەیاند تا کۆتایی مانگی داهاتوو ملیۆنێک و 600 هەزار ڤاکسینی دژە کۆرۆنا دەگاتە عێراق و هۆکاری دواکەوتنەکەیشی هونەری و لۆجیستین لەلایەن کۆمپانیای ڤایزەرەوە. جەختیشی کردەوە سەرەتا ڤاکسینەکە بەو کەسانە دەدرێت کە ئەگەرەکانی توشبوونیان بە پەتاکە زیاترە. تورکیا 25 ڕاوێژکاری سەربازی ڕەوانەی بەغدا دەکات. وەزارەتی بەرگری تورکیا بڵاوی کردوتەوە کە 25 ڕاوێژکاری سەربازیمان ناردۆتە بەغدا و لە ناویشیاندا ژمارەیەک ئەفسەر لە باڵا هەند. ژمارەی یاخود ئاماژە بۆش کراوە کە ئەرکی ئەو ڕاوێژکارانە ئەو ڕاوێژکە سەربازیانە پێشوازیکردن یا پشتیوانیکردن و ڕاهێنانی سەربازیە بە هێزە عێراقیەکان و ئەرکانەکانیش لە چوارچێوەی کارەکانی ناتۆ دەبن. وەزارەتی بەرگری تورکیا جەختیش دەکاتەوە کە درێژە بە ئەرکەکانیان لە عێراق دەدەن. جۆ بایدن پەیوەندی با سەرۆکی ڕووسیا و سکرتێری گشتی ناتۆوە کرد. جین ساکی وتەبێژی کۆشکی سپی ڕاگەاند جۆ بایدن سەرۆکی ئەمریکا با تەلەفۆن پەیوەندی بە ڤلادیمیر پۆتن سەرۆکی ڕووسیا کردو و نیگەرانی خۆی سەبارەت بە ژەهراویکردنی و دەستگیرکردنی ئەلەکسی ناڤالینی سەرکردەی ئۆپۆزیسیۆنی ڕووسیا پێگەاندووە. ئاماژەی بۆش کردووە بایدن ڕخنە لە دەستوەردان و توند و تیژیەکانی رووسیا لە ئۆکرانیا گرت. هەروەها جۆ بایدن لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ یەنس ستۆڵتنبێرگ سکرتێری گشتی ناتۆ پشتیوانی وڵاتەکەی بۆ ئەو ڕێکخراوە دووپات کردەوە. کورتەمان کۆتایی پێهێنا.
بەڵێ دەست دەکەین بە بورگەکانمان و ئەو بابەتانەی کە بۆتانمان ئامادە کردووە. لە یەکەم بابەتدا با باسی یەکەم فستیڤاڵی بازار لە کەلار کە ماوەی 6 ڕۆژە بکەین بەردەوامە. چەند خانمێک هەستاون لەناو ئەو فستیڤاڵە کەلانە دروست دەکەن. لە فستیڤاڵەکەدا دابەشیەکەن بەسەر سەردانکەران و دەیفرۆشنەوە بەوان. خانمەکان بە ڕۆنی خۆماڵی کەلانە دروست دەکەن، ئەوە شوای کردووە لەلایەن هاوڵاتیانەوە خواستێکی زۆری لەسەر بێت. ناتوانین لێرە تامی کەلانەکەی ئەو خانمە بکەین، بەڵام پێکەوە لێرەوە ئەو کارە دەبینی. والله ئەمە هەیرەکەی ئەبێژینەوە ئەی شێلین ئەم جاگونەکە بڕین و پیاسەکەنجنین و کالانە دروستەکەی ئاوایە دانەی لێنە هەزار دینار چۆن زەحمەتی نیە ئیتر خۆتە زانی مەسئولیت ماڵ گرانە مەجبوری گشتی وەژنەوە پیاوتێ ئیش بکە ئیمڕۆ وایە. ئەم لەم کەلانەکردن و ناوسازی بەجاریمان کردووە کە لە کۆنەوە ئەم پارتنەر دروست کراوە پێڵەن کەلانە هەویرە هەویرێکی وەکو چۆن هەویرەکەی بۆ نانی ساجی بۆ نانی تەنووری دونکە چنیت و جوان پیازی بۆ دەکەیت و هەنێ خێیەکەیت و جوان ئەیکەیت دروستەکەیت و ئەیکەیتە سەر ساجەکە و ڕۆنی کوردی پێوەکەیتوە هەنێک کەس ڕۆنەکەی ناوێ هەنێک کەس شڕۆنیوێ و خواردنێکی کوردەواریە و لە کۆنیشەوە بووە. بێگومان دەستی ئەو خانمانە خۆش بێت چونکە خانمانی کوردستان ئەوەیان زانیوە کە وردە دەبێت بچونە ناو بازاڕەکانەوە و بە بازارکردن بۆ بەرهەمە خۆماڵیەکان بکەن بە تایبەتی لە کەلار کە سەوزەی کەلار زۆر بەناوبانگەوە خواردنی کەلانش خواردنێکی کوردەواریە زۆر تەندروستە ئەو تەڕەپیازە جاکە ئەبێ بە بەهار تەڕەپیازی بەهار و هەروەها دۆی کوێستانەکانیش ئەوەندەیتر ئەو خواردنە بەتام و بەلەزرترەکەت لەو خواردنە کوردەوانیە کۆمەڵشتی تریشمانەیە ئاها لەسەر ساژ دروست دەکرێت و ئەم کاتان ناخرێت وەکو ناوەشکێنە زۆر بەلەزەت و خۆشیشە. هیوادارم کە هەمومان گرنگی بە تەندروستیمان بدەین و خواردنی خۆماڵەکانمان کە خواردنێکی تەندروستە بەکاریان بێنین. ئێساش بەیەکەوە دەچین گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان دەبینین بزانین ڕەوشی کەشوهەوا لە پلەکانی گەرما بە چ شێوەیەک دەبێت کە چەندێک دابەزێت.
هەندێک جار ئێمە بەکارهێنین بەس لە دوای فترەیە کە ئەزانین ئەم کارە ئەتوانین ئێمەش ئەنجامی بدەین دەبینە بەرهەمهێن وەکو هاوڵاتێکی پارێزگای ماردینی باکووری کوردستان دەیان جۆری پەردە دروست دەکات و ڕەوانەی هەموو شارەکانی تورکیای دەکات لە ماوەی 3 ساڵی ڕابردوو توانیوێتی کارەکانی زۆر فراوان بکاتەوە هەلی کاریش نەکار بۆ خۆی بۆ خەڵکانی تریشی ڕەخساندووە ساڵانی ڕابردوو لە شارەکانی دیکەی تورکیاوە پەردە ڕەوانەی شارچکەی قۆسەری سەر بە ماردین دەکرا بەڵام ئێستا بەهۆی ئەو کەسەوە کەسا کارێکی زۆرەکات و بەرهەمێکی زۆری هەیە لە دروستکردنی پەردە بە پێچەوانەوە بووە ئێستا لە ماردینەوە ڕەوانەی شارەکانی دیکەی تورکیا دەکرێت تەنانەت بۆ دەرەوەش. خەلیل چەلیکی تەمەنی 40 ساڵە و توانویەتی کارگەیەک بۆ دروستکردنی پەردە لە شارۆچکەی قۆسەری سەر بە پارێزگای ماردین لە باکووری کوردستان دابمەزرێنێت. ئێستا شێواز و سیستەمی تایبەت بەخۆی هەیە بۆ دروستکردنی پەردە و لە ماوەی 3 ساڵی ڕابردووشدا توانویەتی کارەکەی فراوان بکات و بەرهەمی زیاتر بخاتە بازاڕەکانەوە. پێشتر بە شێوەی تاک پەردەم دەفرۆشت بەڵام دوای 3 ساڵ توانین پەرە بەکارەکەم بدەم و فراوانی بکەم. ئێستا سیستەمی تایبەت بە پەردەی خۆمان هەیە و ڕۆژانە چەندین جۆری پەردە بۆ هەموو مەبەستەکان دروست دەکەین. ماوەیەک بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە بڵاوبنەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کارەکانی کارگەی دروستکردنی پەردە لە ماردین وەستان. بەڵام دوای ئەوەی تا ڕادێک دۆخەکە ئاسایی بووە ئاستی بەرەمهێنانی پەردە بۆ چەندین هێندە زیاد کراوە و ئێستا ڕەوانی زۆرینەی شارەکانی تورکیا و باکووری کوردستان دەکرێن. بەهۆی ئەو دۆخەی بەهۆی کۆڕۆنا هاتە هەرەوە کارەکانمان وەستان بەڵام سوپاس بۆ خوا ئێستا کارەکانمان دەستی پێکردوتەوە و ژمارەی کرێکار و کارمەندەکانیشمان زیادی کردووە. ساڵانی ڕابردوو لە شارەکانی دیکەوە پەردەم دەهێنا بەڵام ئێستا لێرەوە ڕەوانەی شارەکان دەکەم. کارگەی دروستکردنی پەردە لە شارۆچکەی قۆسەر لە پارێزگای ماردینی باکووری کوردستان ڕۆژانە نزیکەی 100 جۆری پەردەی جۆراوجۆر بەرهەم دەهێنێت. ڕەوانەی شارەکانی ئەنقەرە، ئیستانبول، بۆرسا و تەواوی شارەکانی باکووری کوردستان دەکات. هاوکات بەهۆی کارگەکەوە نزیکەی 30 کەس هەلیکاری بۆ ڕەخساو و لەو کارگەیەوە کار دەکات. سەبارەت بە تەوەری بەرنامەکەمان دەمانوێت سەرەتا بە پاکێجێک دەست پێ بکەین بۆی کە ئاشنابین بە تەوەرەکە زیاتر و زیاتر قسەی لەسەر بکەین باس لە ماکەین کە ساڵی ڕابردوو تاوانەکان خراپ بەکارهێنانی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتەکان لە پارێزگای دهۆک بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەوەش بۆتە هۆی چی؟ بۆتە هۆی دروستبوونی چەندین کێشەی کۆمەڵایەتی. پۆلیسی شارەکە دەڵێت کە ساڵ دوای ساڵ تاوانەکان تایبەت بە تۆڕە کۆمەڵایەتەکان زیاد دەکات. چەندین کەس لەسەر ئەو تاوانان دەستگیر کراون سزا دراون. چالاکوانەکانیش دەڵێن ئەگەر لەبەر کۆمەڵگە نەبوایە سکاڵایان دژی تاوانی تۆڕی کۆمەڵایەتی و خراپ بەکارهێنانی مۆبایل دەهێندە زیادی دەکرد. با پێکەوەم پاکێجە سەبارەت بۆ ببینین. ساڵا 2020دا ڕێژەیە هەموو جورە تاوانان پارێزگەها دووکێلکێمیدایە. تنێ تاوانên خراپکارînana mobaylê nebin ku rengekê pêşçav bilind bûyne. Rêveberiya polîsên parêzgeha Duhokê jî radgehîne, sal bo salê rêjên tawanên xerabkarînana mobaylê û torên civakî zêdebûnê dayne û li ser van tawanan jî çendîn kes têne sizadan. مخابني بقى الصالة بوري يعني همي توان برف كمية بتشوبون تنه توان خراب كارنانا تورن جواكيو أميرن بيوانديان كم موبايل بشبكة جشتي برف زيادة بومبو ومخابني يعني صال بصال برف زيادة بونة شيتن الصالة بوري 536 توان خراب كارنانا تورن جواكي السنوري بارزجه هدوه كهمية هاد بونه تمار کردن که چوینا بفرد کردن افجاوینن جورا و جور بفرد کرد دیبیتن گله وینت بستاره یا ویدیو بستاره بفرد کرد دیماهی وکو گواش نکیلت کردن.
پتریا شوازن خرابکارینانا موبایل و تورنجواکی پیک هتنجه گفکرن بلافکرنا وینیان سختکاری سردابرن و فیلبازینه. الوان داویانجی لسر خرابکارینانا موبایل و بلافکرنا وینه و گفلیکرنان به دهان آریشین جواکی الپارزگاه دهو که پیدا بوینه. جواگنا سک ده دیار کرن تاوان خرابکارینانا موبایل زدتری توشی کچان دبن و اگر جه شرمه جی نبه بصدان سکالا اندنش آلین کچان و دهنه تومار کرن. اوه بوچونا جواکیه یا ول آفرت کری یا بیدنگ بیتن هکو تندو تیجی بسر داد هیتن نا بحث لیناکت نا آغویتن من ویگا وی باوره کو گلک کچت ما گلک آفرتن ما فعلا تندو تیجی بسر دهاتی نیزیکترین کسی وی نشیای بو بیجیتن چنکی ده آریشه جه پیدا بن ویجا وید شیرن هکر ده آمار اوه تینه سکاله تینه تومار کرن من باوره او چه جارا تو لیگدانی دو جینکه تو ده لیگدانی دهکی بدرستاهی آریشا جواکی یا آفرته یا تندو تیجی سر آفرته دیجی در کویتن لگوری گوتنا پولیسان اتصال در بازبوی دا چندین کس به تاوان خرابکارینانا موبایل و تورن جواکی هاتین دادگهی کردن و هاتین سزادان. ینکووان تاواناجی انجام دادن لدوف ماده 2 یا 3 جماره 6 یا سال 2008 تین سزادان. گوس زایویجی جه 6 مهین زندانی کرنه که امتر نینه و جه 5 سالان زده تر نینه. دگل چندین جورین سزادان مادی. مسعود محمد کوردستان 24 دهوک. بەڵێ پێکەوە بینەری پاکێجەکە بووی من زیاتر باسی لێوە ناکەم بۆی کە ئەمەوێت لەگەڵ میوانەکانم زیاتر پرسیار و گفتوگۆ بکەم بۆی کە بۆ ئێوەش و بۆ ئێمەش زیاتر ڕوون بێتەوە بێگومان بەکارکرا بەکارهێنانی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتەکان کێشێکی هەرە گەورەی ئەم سەردەمەیە و ئێمە میوانداری هەردوو بەڕێزمان کردووە لێرە بۆ ئەوی کە چ لە ڕووی کۆمەڵایەتێکەوە وەکو چالاکوان خاتو ئاڤانجافمان لەگەڵایە کە باسی لێوە بکات بزانین چۆنە دەچینە ناو بابەتەکە چونکە لە لای خانومانە دەمانوێت بزانین لەلای خانمانەوە بە چ شێوەیە کە ئەم تاوانە چۆن ئەنجام درێت چۆن بتوانن سکاڵا بکەن و لە ڕووی یاساکیشەوە لەگەڵ هۆگر عەزیز کە بەڕێوەبەری وتەبێژی پۆلیسی هەولێرە لەگەڵ هەردووکیان دەبین و پرسیارەکانمانیان ئاڕاستاکەین بەخێر بێن و بەیانیتان باش بەخێر هاتن. سەرەتا لە ئاڤانخان دەست پێ ئەەکەم بۆ هەموو کارێک بێگومان داتا و ئامار زۆر گرنگە بۆ ئەوەی هەم ئێوە وەکو چالاکوان بزانن چۆن کار دەکەن و هەم لایەنی یاسایەکەش بزانێت چۆن مامەڵە لەگەڵ کارەکە دەکات ئەگەر داتاکان بە شێوەیەک نەبێت کە پێویست بکات دیار نەبوو بێت بە دیاردا با بزانین ئامار و داتاکان چی ئەڵەن بەرامبەر بە تاوانە ئەلکترۆنیەکان. بەڵێ دەست خۆش سپاس من لەگەڵ ئەوەم هەر بابەتێک کە زنوو بێیان لە ئێستاە هەبێت ئەبێ ئێمە بەبەردەوام فۆکەسی بخەینە سەر زۆر جار ئێمە کە قساکەین لەسەر و تاوانانی ڕوبەڕووی خانمانی میدیاکارە بێتەوە یان خانمە چالاکەکانە بێتەوە یان هەر خانمێک ئەبێتەوە لە وڵاتەیە پێمان ئەڵێن ئەوە چییە ئێوە بەبەردەوام باسیش نەکەن باسی ئافرەتەکەن لە کاتێکات لەوە تێناگەن کە ئێمە زیاتر هەست بە کێشەکانەکەین چ وەکو ڕۆژنامەنووس چ برایانی ئێمە هاوکارەکانی ئێمە لە بەڕێوەبەرایەتەکانی پۆلیس و لایەنەکەرەکانی تری پەیوەندیدار ئێمە لە ماوەی ڕابردوو توێژینەوەیەکمان کرد لە هەریەکە لە ڕێکخراوی پاو و بە هاوکاری ڕێکخراوی ئینتەرنیوزی ئەمریکی لە توێژینەوەکەیە بە دوواداچوونێکی وردمان کردبوو لەسەر ئەوەی کە ئایا خانمانی چالاکوان بۆچی ڕوبەڕووی تون و تیشی ئەبنۆ لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەراسانەکرێن هەڕەشەیان لێکرێ هەمێ جار ئەگاتە ئاستێکی ئەوە نەکە هەڕەشە بۆ سەر ژیانی دروست ئەبێ و دواتر ڕاپرسێکیشمان ئەنجامدا لە ناو خانمانی ئاسایی بۆ نمونە نەک ئەم خانمانە ڕەنگە نە میدیاکارێک بێوەکو بەڕێزت یان وەکو من چالاگوان بەیان هەر شتێکی تر بەڵکو ئافرەتێکە یاخود کچێکی گەنجە لە ماڵەوە دانیشتۆ خۆی سۆشال میدیا بەکارێنێ لە بەرەوەیەکێکە ئەمڕۆ لە پێداویستەکانی ژیانت تۆ بۆ بە دوواداچوون خوێندنت بۆتە ئۆنلاین کۆمەڵێک بە کۆمەڵێک داتای زۆر مەترسیدار گەشتین ئەوانەی کە بەشێکی زۆری هەیە ئەو کچانەی لە ناو سوسیال میدیایە خون لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان و باسییان لەوە کردکە هەراسانەکرێن ئەنی هەموو ئەو پرسیارانەی کرابوو زۆربەی داتاکان لە سەروی 62 بەسەرەوە بوون کە باسییان لەوە ئەکبار لە نێو کۆمنتە وشەی نەشیاویان لە بەرامبەر بەکار ئەهێنن هەراسانیان ئەەکەن زۆرجار وێنەکانیان لە شوێنی تر بەکار ئەهێنن
ئەوە وای کرد ئێمە لە داهاتوو پەیوەندی بکەین بۆ نمونە ڕەنگە بە ڕێکخراوی تر بە پۆلیس بە لایەنەکانی تر بۆی بتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین چونکە تەشەنەی کردووە بەڕاستی هەستەکەم کاکۆگروان ئەوان زیاتر ئاماریان لەلایە لەوەی کە چەنە خەڵک سکاڵات تۆمارەکە هی ئێمە زیاتر ئەوە بۆ ڕێی خەڵکمان وەرگرتۆ بزانین خانمان چۆن گلەییان هەیە چی ئەگوزەرێ لە ناو سۆسیال زۆر تەواوە لە کاتێکدا کە ئاواخان باسی ئەوەی کرد کە ئەمە بۆتە کێشەیەکی بەربڵاو زۆر باسی لێوە ئەکرێت زۆر وەکو دیاردەیە ئەبینرێت بێگومانکەوە بێت یاساش پانتایەکێ بە زیاتری هەبێت بۆی کە بتوانێت مافی خەڵکانێک دەستە بەر بخات باسی ئەوە بکەیت بۆچی ژنان لەم بارەیە ئەبنە قوربانی یان بە شێوەیەکی تر پۆلیس چۆن مامەڵە لەگەڵ ئەو ژنانە دەکات کە تووشی ئەو بوونەتە قوربانی بڵێ دەربارەی ئێمە هەم جارم بە کێشەک هەیە لە ناو کۆمەلگای ئێمەدا بەڕاستی پیا دەتوانانی معالەجەی ژیان و کێشە و مەشاکلەکانی خۆی زۆر جارەیە بیکە بەڵام ئافرەت نازانێت ڕوو بکاتە کوێ ڕوە کاتە باوکەکە بە شێوێشی تونڕەوی احتیمالە ڕەدی بداتەوە ڕوو دەکاتە برایەکە احتیمالە تێگەیشتنی چیە و توی نەبێتن بتوانیتن کێشەکانی بۆ هەڵبکەوە لەو ئێستاوکە جیاوازێکی زۆری هەیە قناعەتان نەبی زۆر جاری وایە هەیە برا هاتووە داکۆچی لە مافی خوشکەکەی خۆی کردووە یان زۆر جاری وا هەیە پیاو هەیە هەنجەتە لایەن خێزانەکەی خۆیەوە و هەروەها ڕێگە چارەیەکی دەبیتەوە بۆی خۆی لی دەربازکە ئەویش پەنا دەباتە بەر تۆڕە کۆمەڵایەتەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردێنیتن بۆ ئەوەی کە جگە لە تونند و تیژە جەسەیەکە تونند و تیژێکی دەرونیشی بەسەدا بسەپێنیتن باشە ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەوانە ئەلکترۆنەکانەکەن کە بەم شێوەیە بەڕاستی ئەوان خانج دەزانیتن ینی ئەمان زۆر لەوەتی چەند ساڵە لە پۆلیسم زۆر ئیش لەسەر ئەو کارە دەکەم بە تایبەتی ئەو ئافرەتانێک کە پەنادێنە بەر پۆلیس ئێمە زۆر هاوکاریانین وەکو برایەک وەکو کەسوکارێکی زۆر نزیکی ئەوان داکۆچیکەری مافەکانیانین و زۆر جاری وایە مافەکانە پێیان دەستەبەر کردووە و هەروە توانیمانە هاوکار و هەماهەنگیان بین بەڵام بەداخەوە لێرەڕا ئێمە تووشی چەند خەلەلێکی یاسایی دەبینەوە ئۆمۆشکو هەم مافپەروەرێک و هەروەها یاسەزانێک وە ئێستا و کەژ ناو بابەتی یاسایی کار دەکەیت ئەویش ئەوەیە یاسای دوی مۆبایل لە هەرێمی کوردستان بەڕاستی کەم تەرخەمی تێدا هەیە لە ڕووی جێبەجەکردنی ئەداکانی یاسای دوی مۆبایل زۆر لۆ ئەو کاتی کە دەرهات یان دانرا زۆر باش بوو بەڵام ئێستا و کەژیان گۆڕاوە دەتەوەڕی کردیە زۆر جاری وایە هەڕەشەکان وا دەکاتن کە کوشتنی لێ بکەوێتەوە تەنانەت ئەو کێشانەی سۆسیال میدیا وای کردووەکەوە زۆر جاری وا هەیە حاڵەتی دوژمنداری و ماڵوێرانی و لێکترازانی خێزانی لێ بکەوێتەوە بۆیە بەڕاستی پێویستی بە هەموارکردنەوە هەیە و ئێمە چەندین جار باسمانەوە کردێت لەبەرەوەی مادەی دوی مۆبایل زۆر بابەت گەلی ئێستاوکەی ناو سۆسیال میدیا ناو تۆڕە کۆمەڵایەتەکە ناو ئایتی باس ناکەکەوە پێویستی و کاریگەری خۆی تێدا هەیە باسی لێەوە بکرێتن چونکە ئەوانە هۆکارن بۆ ئەوەی بتوانین کێشەکان دەستەبەر بکەین من دەمێ ئاماژە بە خاڵێک کۆم یانی ئەلەو ماوانە کەسێکی ناسیا و نزیک باسی لەوە کرد یەک لە وڵاتە ئەوروپیەکان پەیوەندی پێوەکردم وتی هەندێک پارەم لێ خوراوە لە ڕێگەی کیون و ئەو پارانبیتکوین و ئەو بابەتانەی ساوکە ینی بەرجەستە بووە کەسی ئەگەر تو بێ و سیرکەی لە یاسای وەلەو زۆربەی زۆری وڵاتان دانیان پێدا نەناوە بەڵام لە وڵاتی ئێمە هیچ یاسایکی بەو شێوازە نییە ینی زۆر فراغاتی یاساییمان هەیە پێویستە هەموار بکرێتەوە پێویستە جیهەتی تەشریعی ئەو قانونانە ڕێک بخاتەوە و کەسانی شارەزا و پسپۆر بێنتە ناو بوارەکان پێیان بڵێ لە چی ڕێگەیەکەوە مەسەلەن کەسێک هاک دەکری لە چ ڕێگەیەکەوە ئەکاونتی فەیک ئەگە دانراچبی من نمونەکرد لەو بین بۆ بڕۆ بزانم بەڵام پێش ئەوەی کە جەنابەت نمونونەکە بهێنیتەوە باسی قسەیەکی ئاوانخان بکەین وتی ئامارەکان لە لای ئێوە ڕەنگە بە شێوازێکی تر بێت بۆ هۆی کە لە لای ئێوە سکاڵەکان تۆمارەکرێت ناچێتە
لای چالاکوانەکان و لە ڕێکخراوەکان پێمان بڵێ ئامارەکان دەڵێکی خانمان ئەوەنە وشیار هەن کە بێن چۆنڵێ سکاڵات تۆمار بکەن یاخود شەرم ناهێڵێت ئەو کارە بکەن گەورەترین کێشەمان سکاڵایە سکاڵایەکان لە بۆچی دەگەڕێتەوە یەکەم شت ئەوەیە کە بۆ نمونە کچێکە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڕەشەی لێکراوە بۆ نمونە کوڕێک بە ئەکاونتێکی فیک هەڕەشەی لێ دەکاوە هەروەها چەنوێنەیەکی لەلایە و لە ڕێگەی ئەو وێنانەوە هەڕەشەی دەرونی ینی واتە شەڕی دەرونی لەگەڵ ئەو کچە دەکات ئەو کچە ناوێری بە دایکی بڵێ ناوێری بە باوکی بڵێ ئەوە ناتوانانی بێتە دادگا چکە خۆتان دەزان زۆر جاری وایە پیاوسالاری کار دەکاتن و زۆر جاری وایە کچەکانمان یان خێزانەکانمان دایک خوشکارمان دەست بەسەرن لەلایەن پیاوانەوە و مۆڵەتی ئەوەی تەنانە زۆر کۆمەلگاکان یان خێزانەکان مۆڵەت بە ئافرەتەکان نادرێ بێنە دەرەوە کە سکاڵی یاسایان من ئێستاوکە دێمەوە سەری بۆیە ئەو ئامارانەی کەوا لە بەدەستیمەیە ڕاست نییە ینی زۆر ڕێژەکە لەوە زیاتران ڕاست نییە بڵێ بڵێ ئەو تەنها ئەو کێشانە دێتە لای ئێمە ئەگە بینی تەمەشا دەکەی کەوتۆتە بنبەست یعنی کۆتایی ینی زۆر زۆر قوڵ بووتەوە کێشەکە یان وەکو بابەتێک کە باست وەکو بتکوێن و ئەوانە سەرکی ترسی لەسەر میادێت ئێمە لە ناو ڕاپرسەکە یەکێک لە گرفتەکان کە کچەکان باسییان ئەکرد و خۆشمان کاتێک قسە ئەەکەین و بە دوواداچوونەکەین یەکێک لە هۆکارەکانی تەشەنەکردنی ئەو بابەتە ئەوەیە کە تۆ پاڵپشتی یاسایی نییە بەڕاستی لە ناو یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندی یاسا بۆشایەکی هەیە لێرە بڵێ لەبەر ئەوی کە لە ناو یاساکە وەکو کاکۆگر باسی کرد ئەم یاسایە لە چەند ساڵێک پێش ئێستا دانراوە بارودۆخی کۆمەڵایەتی و تەکنەلۆژیا و پێداویستانی خەڵک هەی بۆ ئەو کاتە جیاواز دواتر شتێکی تریش ئەوان خان ئەوە بوو ڕێکخراوە کۆمەڵگەی مەدەنیەکانیش هەڵستان وتیان ئەمە کەپکردنی ئازادیەکانە سەرەتا وەک پەشیمان بوونەوە ئامێرە پەیوەندیەکان دیارە لە ناو یاساکە کە باسی ئەکات زیاتر مەبەستی مۆبایل و هێڵی گشتی تەلەفۆن و کۆمەڵێک شتی ترە لەبیا وەکو پێویست باز لە تۆڕە کۆمەڵایەتەکان نەکراوە باز لەوە نەکراوە ئەگەر یەکێک ئەکاونتی فەیکی بەناوەدانە یان هەر شتێکی تر ئێمە ئەتوانین لە کوردستان ئەو بڕگە و ئەو مادانە لە ناو یاسای ترا بەڕاستی جێبکەینەوە بە تایبەتی لە هیچ شوێنێکە خەڵک بەلای نەنگینیە هەموار لە یاسا بکە بۆ نمونە ئێمە لە ئێستا لە میانەی کارکردنمان گەشتینە ئەوەی یاسای تون و تیژی خێزانی پێویستی بە هەموارکردنەوەیە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکان یاسای ڕۆژنامەوانی ئەمانە هەموو پێویستی بە هەموارکردنەوەیە زۆر بێ ئەو کچانەی کە زۆر جار کێشەکانیان تەنانەت وەکو کاکەوگر ئەگاتە بنەبەستیش جار وایە ناچێتە دادگا ئێمە زۆر جار داخلەوە ئەخۆین کە کچانێک ئەبنە قوربانی ژنانێک ئەشنە قوربانی ئەم ژیانە جوانە بەجێ ئەهێڵن بێبەش ئەبن لە ژیانکردن ڕەنگە ئەم ژنە ئەم خانمە ئەم کچە لە داهاتوو ببوایەتە کەسێکی بەڕاستی زۆر بەناوبان کەسێکی زانستخواز دکتۆرێک پارێزەرێک بەرگری لە وڵاتە بکە بەڵام ئەبینین لەسەر تێنەگەیشتن لە بابەتێک بەداخەوە کۆتایی بە ژیانی ئاهێنێ ئێمە میدیا من پێم وایە ئەرکی میدیایە ئەرکی ڕێکخراوەکانە بەڕێوەبەراتی پۆلیس ئەمانە هەماهەنگیمان هەبێ بابەتی هۆشیارکردنەوە منیش هەر مەبەستمەوەی ئەگەر یاسایەک هەبێت بەڵام کەس نەبێت سکاڵا بێت تۆمار بکات بۆ ئەوەی کە یاساکە بەداجانبی خۆیان ڕابکێشێت لەسەر ئەوە بکەین یاسای زۆر باش هەیە بەڕای جەنابێت کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی کاری چالاکوانان ڕۆڵیان لێرەیە بەرامبەر بەو ئافرەتانێک کە غیابیان هەیە لە مەیدانی وشیاری چییە؟ بەڵێ دیارە هەنگاوی باش هەیە ئێمە بیرمان نەچێ ینی نابێ چۆن ئەڵەی ناحەقی بکەین بەرامبەر ئەو هەوڵانەی هەیە ڕێکخراوی زۆر باشەیە کار زۆرەکەن من دڵنیام کاکۆگر ئاگادارە زۆر جار هەوڵی تاکە کەسیش هەیە ڕەنگە دەیان ڕێکخراو لەسەر خەت بن حەز بکەن هاوکاری ئەو کەیسە بکەن بەڵام دۆخە کۆمەڵایەتیەکە زۆر جار زۆر کاریگەری زیاترە ئەو دەسەڵاتی کە ناهێڵێ ئەو کچە سکاڵا بکە ئەو دەسەڵاتی کە چۆن ئەڵەی تەفاهمی نییە باوەڕی بە گفتوگۆ نییە تێ ئەگات بۆ نمونە ئەڵێ تەواو و هەڵە هەر هەڵەیە ناچێت دیوی پشتەوەی شتەکان ناخوێن ئەتەوانێ ئەم هۆشیاریە من پێم وایە ئێمە ئەتوانین لە قوتابخانەکانەوە دەست پێ بکەین
لە زانکۆکان لە بەرەوەی کە زۆربەی جار ئەو خەڵکانەی کە هەڵەسن بە هەراسانکردنی کشان و هین ئاستی ڕۆشنبیریان لە ڕۆگشتەکە هەیە یعنی تێئەگا پێشێل هەڕەشەکردن بڵاوکردنەوەی وێنێکی کچێک یاخۆت نامەی بۆ ئەنووسێ و بێزارێکیان کۆمنتی ناشرینی بۆ تا تێئەگات کە ئەمە پێچەوانەی یاسایە پێچەوانەی پرەنسیپە بەڵام چی شتێک وای لێکە بۆ شایە یاساییەکە وای لێکە ئەزانێت مەسەلەن دەیان کەسی تر لە ڕەگەزەکەی خۆی لە وڵاتەکەیە بەهۆی ئەوەی کە وڵاتێکی تۆ کللتوریت هەیە نەریتیت هەیە ئەزانێت کچەکان بێدەنگ ئەبن بۆیە سیرەکەی ئەو بابەتە تەشەنەترە هیچ کات نابینێ مەسەلەن گەنجێک جا کوڕان بنیان پیاوان بنیان هەر کەسێک بێت لەسەر سکاڵای کچێک خرابێتە زیندان و باسی سکاڵات بندێمەوە لای بەڕێزت بەڵام بابزانم کاک هۆگر لە ڕووی سکاڵا و سزاوە یاسا کاتێک پەیڕەوی دەکرێت کە سزاکەشی لە تەنیشتا بێت ئەگەر یاسایەکە بێت هیچ سزایەک نەبێت کاواتە هیچمان نەکرد ئەو سزایانە چین کە ڕوبەڕووی تاوانە ئەلکترۆنیەکان دەبنەوە ئەگەر کەسێک تاوانێکی ئەلکترۆنی ئەنجامدا با لە خراپترینەوە بیگرین تاوەکو سوکترین خۆی لە خۆیدا یاسای دوی مۆبایل یاسای خراپ بەکارهێنانی مەبایی ئامێرە پەیوەندیەکان ئەمە یاسایە کە ساڵی 2009 دەرچوو وەکو جەنابەت ئاماژەشی تیشکێکی خستە سەری لەسەرەوەی کە بیدایەت کاتەکەەوە یاسای دەرچوو زۆر ڕێکخراوە کۆمەلگەیەکان کێشەیان بۆ ئەو یاسایە دەناوەکەوە ئەوە وا دەکاتن کە ئازادیەکان کۆد بکە بەرتەسک بکاتەوە کۆد بکاتن بۆیە بەڵام دواتر دەرکەوت ئێستاکە هەر ڕێکخراوە کۆمەلگایەکان مەدەنیەکان وا دەیانەوێ دەڵێن با ئەو یاسای هەموار بکێتەوە یاسای شێوازی تر من نمونەکتان بۆ بینمەوە لە وڵاتی ویکی ئەمریکا بۆ ئێستاکە ئەو کێشەیە ئێمە ئێستا دەوا دەڵێن قوڵ بۆ تۆ لە وڵاتی ئێمە بەڵام لە وڵاتی وشکی ئەمریکا ئەوش قوڵ بۆ تۆوە ئەو کێشانەش کەتینە بابەتێک بابەتگەلێکەوە یاسای تێدا هەموار کراتەوە ئێستاکە تەنانەت یاسایەکان لە ئەمریکا گەسەیر بکەیت ئەمریکانی پەیوەندی زۆر تەشدیدترە زۆر سزایەکەی زیاترە تەنانەت سەرۆکی پێشووی ئەمریکا چووە بەر ئەو سزایە وڵاتەکان سزایدا تویتەری پێداخست ئێمە لە کوردستانێک کە لە چاوە زۆر بچووکە ناتوانین ئەو چەنەڵێ ئەو کۆنتترۆلکردنەمان سەیتەرێمان هەبێت ئەوزە کۆنتترۆلەکە کێشەش لە ڕووی ئایتیەوە باس بکەیت خۆتان دەزان وڵاتی عێراق بە تایبەت لە ئەو کۆمپانیانێکەوە ئەو سۆسیال میدیایانە دادنێن فەرعەچیان نییە واتە سەرچاوێک نییە تۆ بتانی سکاڵی تێدا بکەی وەکو بۆ نمونە کۆمپانیا پەیوەندیەکانی مەسەلەن هەر کۆمپانیاک بێستا ئێمە پەیوەندی پێوە دەکەین سیمەکەی بەکاردێنین بەڵام ئەکاونتەکان کۆمپانیەکان کە ئەکاون دادەنێن لە یان سۆسیال میدیای پێوە دادەنێ بۆ نمونە سناپچاتە ئینستا یان فەیسبووکە یان هەر کۆمپانیایەکی ترە نییە تۆ بچی هانای بۆ بی کە زانیاریت پێ بدە بزانی تاڕادێک فەیسبوک ئەوەی هەیە خۆی لەلایەن خۆی و کۆنتترۆلی هەنێشتەکە بەڵام ئێستاش ئەخە کێشەکە لەوەدایە تۆ ناتوانانی کو زانیاری بدەیت پێشتر چەند کێشەیەکمان ئاسانکاریەکە بوو ئێستا ئاسانکاریەشی نهێشتووە ینی دەتوانی بۆ نمونە ئەکاونتێک هەڕەشەی لە کچێک دەکرێت چییە؟ باسی سزاکەمان کرد پرسیاری دەربارەی سزاکە خۆتان دەزانن ینی سێ بەشی سزادان هەیە بە خۆی تاوانەکان دەکرێنە سێ زۆر جینایە جونە غەرامە مخالفەکە بە غەرامە یان بە بەسیتە پێ بژاردنە بڵین جونحەکە واتە کەتن سزای بۆ دانرای لە حەبستا و هەروەها جینایەکەش سزنە کە ئەبەلبەری و تا ئەوە تا دەیڕاتن و ئەعدامە بەڵەو ئەعدامیش لە کوردستان و عێراق زۆر زاریوایە جێبەجێ ناکرێ ئەوە هەر هەسێ بەشی لە خۆ دەگرێ بەڵام بابەتەکان ئێستاوکە تۆ یاسایەکە دانراوە بەڵام ئەو بابەتانەی کە ئێستاوکە کە بۆتە هۆی ئەوەی کە کێشە بۆ خەڵک دێنێتەوە ئەوانە بە سزایان بۆ دانەدراوە بۆ نمونە وردەکاریەکانی
پێویستە بۆیە ئێمە دەڵێن تاوانە نەچین بابزانین باست لە هەراسانکردن کرد بابزانین ئەو تاوانەی کە ڕوبەڕووی ژنان دەبێتەوە لە ڕۆی تۆڕە کۆمەڵایەتەکان چین کامانن زیاتر کە سکاڵا هەم بۆ لای ئەوان بچێت هەم وەکو چالاکوان و ڕێکخراوەکان ئێوە ئاگادار بن دیارە ئێمە چکە لەو ڕووپێوگەی کە کردمان لەگەڵ ئەو کچانە بوو کە لە میدیاش ئینفلۆنسەرن و ئاتا کاریگەرن و لەگەڵ کچەکانی تر بەشی زۆریان باس لەوە ئەکەن لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان وێنەکانیان ئەبردرێ ئەشێوێندرێ شت بە ناویانەوە ئەنووسرێکە زۆر جار ئێمەزانی لە وڵاتەکە ئێمەیە تا تۆ ڕوونکردنەوە ئەدەیت و شت هەر لەسەر خەڵەتەکە ئەڕوا یاخود ئەو کۆمنتە نەشیاوانەی کە بۆیان ئەنووسرێ زۆر جار بەشێکی زۆریان ڕەنگە پاشە کشە بکە ڕەنگە خانمێکی زۆر سەرکەوتوو بێ کەسێکی زۆر سەرکەوتوو بێ بەڵام ئەوەندە فشاری کۆمەلگای لەسرە بەو کۆمنتانەی ئاراستەی ئەکرێ زۆر جار تۆمەتیشی ئەخرێتە پاڵ بەشێکی زۆریان لەو کەسانەی کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانن ئەو گەنجانن یاخود ئەتوانین بڵێن ئەم کچانەی کە تازە پێگەشتون بەداخەوە ئێمە لەبەر ئەوەی کاوەکوتم ڕەنگە پەروەەردە وەک پێویست نەیتوانی بێکار لەسەر ئەو بکات و لایەنەکانی تر ئێمە چونکە دەستگا و دامەزراوەی تریشمان هەیە بۆ مەسائلی هۆشیارکردنەوە هەر قوتابخانە نییە بەهۆی ئەو گۆڕانکارە کۆمەڵایەتی کە بەڕاستی لە وڵاتی ئێمەیە ڕوویا و تۆ قەیرانی زۆرت هەیە هەروەها بێتەوە ئەو گرفت و کێشانە هەیە ڕەنگە زۆر جار ئێمە فریای ئەوە نەکەوین ورد بە ورد باسییان بکەیت تەنانەت خێزانیش نەتوانێت فریا بکەوێت قوتابخانە زانکۆ هەر یەکێکی تر بەشێکی زۆر لە کچان لە ناوتۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەی کە زۆر مەترسیدارە ئەوەیە کە ڕوبەڕووی هەراسانکردن ئەبنەوە تا ئەوەی کە ڕەنگە ئەو کچەوە کوتم کۆتایی بە ژیانی خۆی بێنێ ڕەنگە زۆر جار نەکچێکەوە جاری وایە میدیاکارێک بڵێ میدیاکار بەیان هەر شتێکی تر بێ ئەوەیە کە هەڕەشەکان کاتێک ئەکرێ هەڕەشەی مەترسیدارن ئاوانخان وەکو ئاگادار بن وەکو میدیاکارێک خۆت ئەوەندەی ڕوبەڕووی میدیاکارەکان تاوانە ئەلکترۆنەکانەکە بەرامبەر بە کەس ئاسایەکان دەکرێت بەڵێ دیارە ئەوەی وای لێ کردووە کە تاوانەکان بەرامبەر خانمانی میدیاکاریان چالاکوانان زۆرتر بێ کە ئێمە هەر پارتێکی تایبەتمان بۆی دانابوو ئەوەیە کە تۆ دەرکەوتنت زیاترە کەسێکی تۆ چۆن ئەڵی کاریگەری مافی خۆتە دەرکەوی مافی خۆتە تۆڕە کۆمەڵایەتەکەت بەکاربێنی بەڵام بەداخەوە من زۆر جار نیگەرانی خۆم دەربڕیوە لەلایەن ئەو تەنانەت ڕێکخراوی تریان کەسانی بەرپرس لە وڵاتە هەست ئەەکەین زۆر جار کەسانێک هەن لە پشتی ئەم ئایدەلۆژیایەوە یاخود لە پشتی ئەم بابەتەی کە خەریکە زۆر تەشەنەی کردووە هەستەکەی یعنی لایەنێکی ڕێکخراو هەیە بە کۆدەنگی پاڵپشتی ئەم کەسانە ئەکە کە هەڵەستن بەوەی کە کەسایەتی ناو لەگەڵەوە کە تاوان ئەکات ینی هەستەکەی پاڵپشتێکی هەیە لایەنێکێت کە دژی ئەوەیە کە کچانی ئێمە خانمە میدیاکارەکانی ئێمە پەرە بە تواناکانی خۆیان بدەن پێش بکەون تۆ کاتێک ئەچیتە بەر تەنانەت زۆر جار دادگاش ڕۆتینیەتەکان ئەوەنە زۆرە فریای ئەوە هۆگر پێمان بڵێت چارەسەرەکان چین؟ چارەسەرەکان زۆر بابەت لە خۆڵ دەگرێت بۆ نمونە زۆر ڕێگا هەیە بۆ چارەسەر یەکەم شێت ئەو کەسانێک کە بڵین هەر لە بەشدار دەبن لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەڕاستی زانیاری تەواوی وردیان نییە بۆ دانان یان ئەو کەسانێکەوە هۆشیاریەکەی بەکارهێناوێەوە تا ڕێگا ئەو ڕێگایانەی کە سکیوریتی باشی بۆ دانراوە ناتوانن بەکاری بێنن یانەوەتە شارەزاییەکی تەواو و تۆکمەیان نییە زۆر جاری وا هەیە کەسێک فەیسبوکشی بۆ دانراوە لەلایەن کەسێکی ترەوە کە خۆی نەیزانیوە دایبنێ دواتر هەر لەلایەن هەمان ئەو کەسێکەوە فەیسبوکەی بۆ دانراوە تووشی هەڕەشە و کێشە بۆتەوە هەروە ینی ئەوە ڕێگە چارەک پێویستە ئەو کەسان کە داواکارم لە هاوڵاتیانی خۆشەویست لە هەموو کەسێکەوە فەیسبوک یان تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردێنیتن ئەگەر شارەزایەکی تەواویان نەبوو لە بەکارهێنانی هەر سۆشیال میدیایەک با نەسنە ناوی چکەوە ژیانیان دەخاتە مەترسی زیاتر لەوەی کە ئەو کاتەوە ئەو زانیاریانەی کەوا پێیان دەبەخشێت گریش قساکە ئێمە لە وڵاتی ئێمەیە هۆشیاری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان لە ئاستێکی زۆر سەرەتاییە
ئێمە لە ماوەی ڕابردوو چەند چالاکوانێک بە هاوکاری ڕێکخراوی ئینتەرنیوز بەشداری خولێکی زۆر درێژخایانمان کرد لەسەر سەلامەتی دیجیتاڵی سەلامەتی دیجیتاڵی دیارە هەموو ئەو ئامێرە ئەلکترۆنی و ئەو شتانە ئەگرێتەوە کە تۆ بەکاری ئەهێنی بەڕاستی هەندێک ئێمە هەندێک ڕێکاریان هەندێک پرۆگراممان خوێن تێگەیشتین ئێمە لە وڵاتەیە بەشێکی زۆری ئەو کێشانێک کە ڕوبەڕووی بە تایبەتی خانمان ئەبێتەوە بۆ چالاکوانان بوو بۆ ڕۆژنامە نووسان بوو بۆ ئەو کەسانە بوو کە لە کۆمەلگایە کاریانەکرد کاتێک ئێمە ئاشنا بووین بە پرۆگرام و ڕێکارەکانی سەلامەتی بۆمان دەرکەوت بەڕاستی بەشێکی زۆری هۆی تەشەنەکردنی ئەم تاوانانە وەکو وەکتم ئەوەی ئێمە هۆشیاریمانە شتێکت با من لێرە ببوورە جەنابەت بوەستنم ناکرێت ئێستا بۆ نمونە من بۆچی ئەم لێرە جەنابتم وەستان زۆر جار ئەو خولانە یاخود هەندێک سمینار ئەکرێت باس لە شێرپەنجەی مەمکە کات بەڵام هەموو کادری تەندروستیەکە تیایدا بەشداری خۆی تا ڕادێک ئاشیا ئاشنایە هۆشیارە ئێوەش تا ڕادەیەک هۆشیار و کەسانی ئاشناتان بە وەزعەکە هێناوتە ناو خولەکە هەڵتان نەداوەکو چالاکوانان ئەم خولانە بەرنە ناو قوتابخانەکان خوێندنگەکان ئێستا ئەمیستەوە بیکەم دیارە خولەکە خولێکی سەرتاسەری کوردستان بوو لە هەموو کوردستان چالاکوان ڕۆژنامە نووسی تێرە ئێمە ڕاهێنانمان بینی لەوەی خۆمان ببینەوە ڕاهێنەر جارێکی تر بڵێ TOT بچین لە قوتابخانەکان لە زانکۆکان هەنگاوەکە دەستیشی پێ کردووە ئێمە لە ماوەی مانگی ڕابردوو من هەر خۆم ڕاهێنانم کردووە بە 30 گەنجکە لە بواری کۆمەلگای مەدەنی ئیشەکەن و هەر یەکێکیان لە شوێنێک کاری خۆی هەیە کاریگەری خۆی هەیە ئەمەوێ ئەوە بڵێم بە دوواداچوونمان کرد بۆ زۆرێک لەو کەیسانەی کە ڕوبەڕووی هەڕەشە و تونوتوژی بوومنەوە بەشێکیان هۆکارەکە ئەوە بوو باوەڕکە زۆر جار خانمانێک کە موبایلەکانیان ئەکرن ئێمە ئەزانین ئێستا موبایل هەمووی بە ئایدی و هینە ئیشەکات ئەچێتە دوکانێک کە موبایلەکەی لێکڕوە ئەڵێ کاکە تخوا ئەپڵ ئایدیەکیشم بۆ دانێ هەر خۆت بێ ئاگایە لەوەی کە ئەگەر ئەو خاوەنی بەستمەوە بۆ کەسانێکی بەو شێوەیە خاوەنی ئەم دوکانە ئەتوانێ ئەم ئەپڵ ئایدیە لە لای خۆی تەحەکوم پێوە بکە هەرچی ڕسم هەرچی شتیتیایە یان زۆر جار ئەبینین کە کەسانی خۆیان نازانن چۆن تۆڕێکی کۆمەڵایەتی دروستکە ئەچێتە لای هاوکارەکەی تریان کەسێکی ترە خوا ئەکاونتێکم بۆ دروستکە بێ ئاگایە لەوەی کە ئەو کەسی ئەکاونتەکەی دروست کردووە ئەتوانێ باڵ بکێشێ یاخود ئێمە زۆر جار ئەوەی ترمان هەیە هەڕەشەی ترمان هەیە بەسەر پیاوەکانیشە ئێمە ئەو مەترسیانەی لە ناو سوسیال میدیا هەیە ڕاستە بەڵام ئێستا پیاوانێکی زۆریش گیرۆدەن بەڕاستی لەبەر ئەوەی کە ئەبینین لە ماوەی ڕابردوو ئێمە بینیمان ڕەنگە کەیسەکە زیاتر لە لای کاکۆگریان بێت چەندین پیاو کەوتبوونە داوی ئەو تۆڕانەی کە هەڵە تێنرابوون پارێکی زۆریان لێ سەندرابوو یاخود ئەوە تا یەت زۆر کامێرەت پێ ئەکاتەوە بەڵێ ببورە من کە ئەوها جەنابەتواگەم بە حکمی کاتی بەرنامەکەمان و سپاسی ئێوە ئەەکەم کە وەڵامدەری پرسیارەکانی ئێمە بوون بۆ هیوایی کە جارێکی تر من میوانداری هەردوو بەڕێستان بکەم لێرە بۆ ئەوەی کە بتوانین لێرە باس لە ئەم کێشانی کە کردمان بە گشتی باس لەوە بکەین کە بە شێوەیەک ئەمە کەمتر بۆتەوە و ڕووی لە کەمبوون چوە دەستەکان تا خۆش زۆر سپاس. پێکەوە ئێستا دەچین بینەری بەهای زێڕ و دراوەکان دەبین. ئەم بابەتی کە باسی لێوەکەین بابەتێکی تراژیدیایە کە ئەمڕۆ یادکردنەوەی قوربانیانی کۆمەڵکوژی هۆلۆکۆستی جووەکانە
و لە شاری شەنگهای چین کە چەندین دەیە هەزاران جووی ڕزگار بوو لە کارەساتی قڕکردنی جووەکان ڕویان لە چین کردووە ئاوێتەی کۆمەڵگای چینی بوون و بە بەشداری باڵوێزی ئیسرائیل یادی قوربانەکانیان دەکەنەوە ئێمەش پێکەوە ئەو یادە دەبین. ئەمە ئاهەنگگێڕان نیە بەڵکو یادکردنەوەی قوربانیانی کۆمەڵکوژی هۆڵۆکۆستی جووەکانە لە شانگهای چین کە چەندین دەیە سەدان خانوادەی جوێی ڕزگار بووی کارەساتی قڕکردنی جووەکان ڕویان لە چین کردووە و ئاوێتەی کۆمەڵگەی چینی بوون لێرەزا لەم هۆڵە بە بەشداری نوێنەری حکوومەتی ئیسرائیل یادی قوربانیەکانیان دەکەنەوە. هۆڵۆکۆست یەکێک لە خراپترین کارەساتەکانی مێژووە کە ڕووی داوە جووەکان لەلایەن نازیەکانی ئەڵمانیاوە ئەشکەنجە دران و کوژران هەروەها شەنگهای چین یەکێک لە شارە دەگمانەکانی جیهانە کە پێشوازی لە جووە ئاوارەکان کردو گیانی پاراستن و ئێمە هیچ کاتێک لە بیری ناکەین. زیاتر لە 1000 جۆ لە دوای کارەساتی هۆڵۆکۆست لە چیندا دەژین ئەوان لە ژیان و گوزەرانیان ڕازین و پێیان وایە چین یەکێکە لە وڵاتانەی کە مافەکانیان و گیانیان پارێزراوە تێدا و بە ئاسوودەی ساڵانێکە کە تێدا دەژین. دەتوانم بە ڕازگۆیانە پێتان بڵێم شەنگهای چین یەکێکە لەو شارە دەگمەنانەی جیهان کە جووەکان بە زمانی خۆیان و زمانی دایک گفتوگۆ دەکەن خەڵک ئازاریان نادات و لێیان ناترسن و تەنانەت بەڕێز و میهرەبانیەوە هەڵسوکەوتیان لەگەڵدا دەکرێت. ڕۆژی 27 مانگی کانونی دووهەمی هەموو ساڵێک یادی کارەساتی هۆڵۆکۆستە جووەکان لە شوێنە جیاوازەکانی جیهان ئەم یادە دەکەنەوە. ئەم ساڵیش لە شەنگهای چین هەزاران پەنابەری جۆ ئەو یادەیان کردوێتەوە. لە ماوەی چەندەی ڕابردوودا زیاتر لە 20,000 گوێی ڕزگاربووی کۆمەڵکوژیەکەی هۆڵۆکۆست خۆیان گەیاندبووە چین و لەوێدا دەژیان. بەڵام بەشێکی زۆریان بەرە وڵاتانی دیکە کۆچیان کردو ئەوەی ئێستا لە چین ماوەتەوە تەنیا ڕەوەندێکی بچووکی جووەکانە. دنافەرێقی کوردستان 24. بەڵێ ئەو یادکردنەوەیە ساڵانە ئەنجام دەدرێت کە هۆڵۆکۆستەکان ئەگەر ئەوەی کە تۆزێک لە مێژوو حەزی بە مێژوو بێت و ئەگەر حەز بکات بگەڕێتەوە بۆ دووە کەمێک باسی لەوە بکەین هۆڵۆکۆستەکان ئەوانە بوون کە ئەو کۆمەڵکۆژەی کە ئەکرێت پێگوترێت هۆڵۆکۆستەکان وشەیەکی یۆنانیە لەبەر ئەوەی کە باس لە ڕفاندن یا سووتاندنی و کەسانە دەکات کە کەوتنە دەست نازیەکان لە جەنگی جیهانی بە تایبەت جووەکان تەنها جووەکانیشی نەگرتەوە کۆمەڵێک کەسی تریشی گرتەوە کە هاوڕێگازخوازەکان بوون جگەلەوە کۆمەڵی خەڵکی دیکەش بوون کە کەوتنە یان قەرەجەکان و هندیە سوورەکانی ئەو سەردەمەکە لە جەنگی جیهانیا بوون ئەوانیشی گرتەوە کە بە فەرمانی هیتلەر لە جەنگی جیهانی بە کۆمەڵ لە جەنگی جوانی دووەم بە کۆمەڵ هەمویان کۆمەڵکوژی کران بە شێوەی سووتاندن یاخود کوشتن یاخود زیندە بە چاڵ کران. ئەمە ئەو کارەساتە بوو ئیتر مرۆڤایەتی لە هەر شوێنێک تووشی کارەساتێک ببێت هەر ئایدیایەک بێت هەر باوەڕێکی هەبێت ناکرێت بەرامبەر بە مرۆڤەکان بەو جۆرە ڕەفتار بکرێت بۆیە ئێستا ساڵانە یادی لێوە دەکرێت. بەڵێ بەم شێوەیە گەیشتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ هیوادارم کە پرۆگرامی ئەمڕۆ بەسوود ببێت بەدڵی ئێوە بووبێت پاس بینەوە کۆمەڵی بەرگە و بابەتی دیکە کە دێمەوە لاتان بەخواتان ئەسپێرم و ماڵەوە.